لە یەکێک لە قوتابخانەکانی هەولێری. کاتی خوێندنەوەی کتێبە. مامۆستا قوتابیەکانی هێناوەتە ناو کتێبخانە و هەرێک لە قوتابیەکانیش بە هەڵبژاردنی کتێبی دڵخوازی خۆیان ڕۆژەکەیان لەم قوتابخانەیە بە خوێندنی کتێبی چیرۆکی کورد دەست پێ دەکەن. مامۆستای ڕاهێنەریش وێڕای ئەم قوتابیانە کتێب دەخێنێتەوە. لەگەڵەوەشدا جاروبارەت چاودێری و ڕێنمای تایبەت بە قوتابیان دەدا بۆ خۆشویستنی کتێب. ئامانجی ئەو پازدەخولەکەی ئێمە ئەوەیە کە ڕۆتینێکی تەواو بە قوتابیان هێزرێکی تەواو بە قوتابیان ببەخشێت و تا بتوانن لە بۆ دەرسەکان و لە بۆ بابەتەکان حازر بن و بتوانن ئامانجێکی سەرەکی تایبەتی خۆیان هەبیتن. و هەروەها دەربارەی لە ڕووی دەرونیەوەش ئەو قوتابیانە حازر دەکرێن تاوەکو بتوانن لەو دەرسانە لەوە کە ڕۆژانە هەیتیان لەگەڵی بەردەوام بن. خوێندنەوەی کتێبێکێکە لە گرنگترین هۆکارەکان بوو گەشەی هۆشیاری دەرونی و کۆمەڵاتی منداڵان. دەستپێکردنی خوێندنەوە لە تەمەنی منداڵی بنەمایەکی بەهێز دروست دەکات بۆ فێربوونی زانست، ڕەفتار و کەسایەتیش. حەزت لە کتێب خوێندنەوەیە؟ بەڵێش. ڕۆژانە چەندێک کتێب دەخوێنیەوە؟ شەوان دەخوێنمەوە و ڕۆژانیش دەخوێنمەوە. لە ڕێگەی کتێبەوە کوردی فێربووم چونکە ینی زۆر کتێب دەخوێنین لە مەکتەبوش لە مارش، چونکە ئەگە نیتمان ناتام زیاتر فێری کوردی بم و ینی باشتر بم لە زمانەکانی کوردی و تورکی و ئینگلیزی. تۆ چت خوێندەوە؟ من خوێنمەوە کە یەکەم جار هیچ نانیان نەبوو بۆیە ئینجاکە هەرکە هات فێریە کاتەبوو لەوەی پاشان گوتیان من دەتوانم یارمەتیتان بدەم هەتا خانووەیەکی نوێتان بۆ ئێوە بکڕم. ئینگلیزی فێر دەبی، کوردی فێر دەبی، فول دەبی، ئەدە ئەوانەی باسییان کردیا زوو لە خەو دەنویتن و زوو لە خەو هادەستیتن. کە چیتە بۆ مەکتەب لەوانەی زیرەک بی بۆ ئەوەکانیش باشە بی بۆ کوردی و ئینگلیزی و خوێندنەوە و تورکی و عەرەبی ئەوانە پیتەکان زۆر باش دەبی هیچ هەڵاتر لۆ نایەتەوە. ئەم قوتابخانەیە ماوەی 14 ساڵە بیرۆکەی خوێندنەوەی کتێبی لە کاتێکی دیاریکراوە بۆ قوتابیان داناوە. بەم جۆرەش ڕێگە خۆشکەرە بۆ هاندانی قوتابیان بۆ گرنگیدان بە کتێب. خوێندنەوەی کتێب بنەمایەکی سەرەکی و تایبەتە بۆ دروستکردنی قوتابیەکی هۆشیار، فێرخواز و سەرکەوتوو. هاندانی قوتابیان بۆ خوێندنەوەی کتێب لەم قۆناغەی خوێندن و دروستکردنی ژینگەیەکی پڕ لە کتێب بە بڕای خودی مامۆستان کاریگەری لەسەر داهاتووی منداڵەکان دەبێت. بۆیە کاتێکی تایبەت و بەشێک لە پرۆگرامەکانی خوێندنیان تایبەت کردووە بە خوێندنەوەی کتێب. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر.